ئازانم سڵاوتان لێبێت هاتوونەتە شوێنەوارێکی مێژووی ئەوەی شوێنەواری خەنەسە لە کوردستانی باشوور شوێنەواری خەنەس وەکو یەکێک لە شوێنەوارە دیارەکان و وەکو یەکێک لە شوێنە گرنگ و مێژوویەکان لە هەرێمی کوردستان کە بریتە لە کۆمەڵێک تاقوی دەستکرد و ئەشکەوتی تاشرا و لەگەڵ کۆمەڵێک وێنە و یادگاری تاشراوی پادشایانی دەورانی زووە بە تایبەتیش سەردەمی ئاشووریەکان لێرەدا لە بناری ئەو چیایی پشتەوەم کۆمەڵێکی با بڵێن وێنەی تاشرا و لەسەر دیواری ئەشکەوتەکان دروستکراون وەکو جۆرێک لە جۆرەکان یادگاری وەکو مانەوەی سمبلی دەسەڵاتدارەتی پادشایانی زوو بە شێوازێکی گشتی شوێنەواری خەنەس بریتە لە شوێنەواری جەماوی یاخود شوێنەواری یەکێک لە پادشا دیارەکانی دەورانی با بڵێن ئاشووریەکان هەرچەندە مێژوەکان بە شێوازێکی گشتی زنجیرەیە بەڵام لێرە توانین بە شێوەیەکی گشتی بڵێن شوێنەواری خەنەس یەکێکە لە شوێنەوارە دیارەکانی هەرێمی کوردستان و مێژوەکەشی بۆ سەردەمی ئاشووریەکان ئەگەڕێتەوە هەوڵ دەدەین بتوانین تەواوی ئەو بەشانەی شوێنەواری خەنەس لە ئەشکەوتە تاشراوەکان و هەروەها لەو نووسینە مێخیانەی کەوا باز لە ئەم شوێنەوارە دەکەن لە کاتی دروستکردنیدا یاخود لە کاتی تاشین و نەخشاندنیدا گوزارێک بە تەواوی بەشەکانی شوێنەوارەکە بکەین و ئاوڕێک لە مێژووی شوێنەوارەکە و هەڵکەوتە جوگرافیایەکەی بدەینەوە بۆ هیوای لەگەڵمان من دەچمە کەنار شوێنەوارەکانی خەنەس. ئاماژە بە ناوی خەنەس بکەین خودی ناوەکەش با بڵێن بانگراوندێکی مێژووی هەیە وەک ئاماژە دەکرێت بۆ یەکەمین جار ناوی خەنەس لە سەردەمی پادشایەکی ئاشووری بە ناوی تێگلار یا تێژلار پلێسەری یەکەم لە تقریبەن ساڵانی 1970 پێش ساین حکومڕانی ئیمپراتۆریەتی ئاشووری بووە لە یەکێک لە نووسین و تێکستەکانی سەردەمی تێگلات پلێسەری یەکەمە ناوی ئاماژە بە ناوی خەنەس کراوە واتە مێژوویەکی دێرینی تقریبەن ئەگەر بە دیاریکراوی بڵێن ئێستا 2010 ساڵ 19 ساڵی بەر لە زاینمان هەیەواتە 2000 ساڵ دوای زاینمان هەیە و 1000 ساڵیش بەر لە زاین واتە 3100 ساڵێک بەر لە ئێستەی تەمەن ئاماژە بە ناوی خەنەس کراوە وەکو شوێنێکی با بڵێن جم و جوڵکرا و وەخو یەکێک لە دەوڵەتە دراوسەکانی ئیمپراتۆریەتی ئاشووریان بە شوێنێکی دەوڵەتی جموجۆڵی دەوڵەتی میتانی باس کراوە و بە دیاریکراویش خەنەس دیاتر دەبێتە جێگەی گرنگ و باس پاش ئەوەی ئیمپراتۆریەتی ئاشووری با بڵێن ئاشووری نوێ سەردەمی سەنحاریب وەکو یەکێک لە پادشا دیارەکانی ئەو زنجیرەیە لە ساڵانی 570 ئەگەر هەڵە نەبم بۆ 600 لەو دەورەیە گرفت نابێت سەنحاریب پرۆژەیەکی ئاو لێرە دروست دەکا بە ئامانجی گواستنەوەی ئاوەکە لێرەوە بۆ شاری مووسڵ و لێرەیە کۆمەڵێک نەخشە و یادگاریش تۆمار دەکا کۆمەڵێک با بڵێن هەندێک لە نەخش و ئەشکەوت و جۆرێک لە جۆرەکان گۆڕی کۆمەڵێک لە سەرکردەکان و کەسایەتیەکان لێرە دەبێت بەم شێوەیە خەنەس زیاتر لە سەردەمی سەنحاریب دەبێتە جێگەیکی گرنگ یاخود هاوینە هەوارێکی گرنگی ڕۆژگاری خۆیت. سەنحاریب ئەڵێ ئەم ڕووبارە ناوی پاتی سەناخەریب بووە ناوی ناوە واتە ڕووباری سەنحاریب بە ناوی خۆی ناوی ناوە بەشێکی زۆری وەکوتیشم زۆر کەس لەو باوەڕای بووانە زانی ئاوەکان بۆ شاری نێنەوە ڕێکێشەوە بەڵام خۆی لە ڕاستیا بۆ باخە شاهانەکان بوون چکە کاتی خۆی دەستان کرد بە بنیاتنانی باخی زۆر گەورە لە نزی دەروبەری کۆشکە شاهانەکان و لەوێ ڕاوی شاهانەیانە کرد حتا شێر و پڵم و ئەو شتانانە هێنا لێ بەخێوانە کرد لە قەفەزا اینجا کاتی ڕای شاهانە بەرەڵایانە کرد و بۆی پاشا لەو حەدیقە گەورەیە ڕایان کە جا مەشهەدی ڕاوە شاهانەکان هەمیان ئەوانە کە لە باخەکان ئەکراون.
ئاماژەیەک بە هەڵکەوتە جوگرافیایەکەی شوێنەواری خەنەز بدەین. طبعا ئەم شوێنە ئەکەوێتە 13 کیلۆمەتر لە باکووری خۆرهەڵاتی شارۆچکەی شێخان لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای دهۆکە و ڕاستەوخۆ ئەم شوێنەش دەگاتە باکووری شاری مووسڵ واتە لە باکووری شاری مووسڵەوە هەڵکەوتووە. خودی شوێنەوارەکە ئەتوانم بڵێم ئەکەوێتە نیمچە دۆڵێکەوە نیمچە دەربەندێکەوە ڕاستەوخۆ ئەڕوانێتە سەر ئاوێکی شیرینی سازگار کە کانیەکە لە پێش هەر خۆی ڕووبارێک دێت بە کانیەکیشی هەیە لە پێش دەستپێکردنی نەخشەکانی شوێنەواری خەنەسەوە. بە شێوەیەکی گشتی ئەم هەڵکەوتە جوگرافیایە زۆر کەشوهەوایەکی جوانی بەخشیوەتە خودی دۆڵەکەیان خود دۆڵەکە زۆر جوان بووە بۆیە ئەتوانم بڵێم لە کۆندا هەر ئەمە ژوای کردووە ئێرە هەڵبژێرن بۆ دروستکردن ئەم نەخشانە و بەشێک لە سەرچاوەکانی ژێرە بە هاوین هەواری سەنحاریبی پادشای ئاشووری دەناسێنن. بۆیە هەڵکەوتە جوگرافیایەکەی ئەتوانم بڵێم خەرەندێکی کەم هەیە خەرەندێکی کەم هەیە لە سەرەتای دۆڵەکەیە شوێنەوارەکان جۆرێک لە جۆرەکان لە خەرەندەکە هەڵکەندراون. بەڵام ئەوەی گرنگە شوێنەواری خەنەز کەسێک بۆی بتوانێت بیگاتێ لە 13 کیلۆمەتری باکووری خۆرهەڵاتی شارۆچکەی شێخان لە پارێزگای دهۆک دەتوانین بگەیە شوێنەوارەکانی خەنەس. سەردەمی سەنحاریبە کە بە نزیکەی 15 ساڵێک ئەو پرۆژانە تەواو بوون. پرۆژەکان 15 ساڵێکی خایانووە کە ئەوکو خۆی لە نووسینەکانە باسیەکە لە ڕووباری تاس هێناوێتی دەست پێەکە کە لە دێک یا لە شوێنێکەوە کەیتر لێەوە سنووری ئۆراتوو بووە لە دوای ئەوە کە هێتە ناو سنووری قەڵەمڕەوی دەوڵەتی ئاشووریەوەتر لەوێەوە ئەو مۆنومەنتە بنیات ناو دەست کردەوە بە هەڵکەنی کەناڵ و ئەنجا وەکو خۆی باسەکە 18 کەناڵی تر و ئاوی بیر و ئەوانەی هەمی خستۆ سەر ئەم کەناڵە بۆی بێت بەرەو نینەوە. ئیتر ڕووبارەکە ئێستا پێن گۆمەل کە لە خەنەسەوە دەست پێەکە پشت شاخەکە پێوتە ئەتروش ڕووباری ئەتروش کەلێتە دەست پێەکە ئەم ڕووباری گۆمەلەیەتر ئەمجا بە بەرد بە بینای بەرد ئەو هینیان کردو جۆگا گەورەیە و ئاوەکەی پێبردۆ بۆ نینەوە و خۆشبەختانە لەسەر ئەو نەحتەکەش و مۆنومەنتەکەش و لەسەر کەناڵەکەش لەسەر بەردەکانیە و زۆر نووسینی جێهێشتووە کە باس لە ئەم ئیشانی خۆیەکە. مێژوویەکی 3100 ساڵی بەر لە ئێستەی تەمەنی هەیە و یەکێکە لە شوێنەوارە دیار و گرنگەکانی کوردستان. سەنحاریب کە لە ساڵانی 680 پێشداین بۆ 570 پێشداین واتە لە 680 بۆ 570 کە دەسەڵاتی ئیمپراتۆریەتی ئاشووری لە دەست دەگرێ توانی وەتی بە دروستکردنی پرۆژەی ئاوی سەنحاریب گواستنەوەی ئاو لە شوێنی جوگرافیایی خەنەسەوە بۆ شاری مووسڵ بتوانێت کۆنتترین یاخۆ یەکێک لە جوانترین دیاردەکانی پرۆژەی گواستنەوەی ئاو لەو سەردەمەدا بکا کە ئەمە شتێکی گرنگ و با بڵێن حاڵەتێکی ناوازە بۆ لەو سەردەما بتوانرێت ئاو لە هەزاران کیلۆمەتر بگوازێتەوە بۆ شوێنێک کە لێرە وتمان باکووری مووسڵ ئاوی بردو بۆ شاری مووسڵ وەروە و نەخشە و تاشراوانەشی کۆمەڵە یادگاری زۆر و بنووسینی لێرە دروست کردووە کە ئاماژەن بە سەردەمەکە هەر بە هاوین هەواری سەنحاریبیش ناسراوە لە یازال ئەمڕۆژ خەڵکانێکی زۆر و گەشتیا سەردانی ئێرە دەکەن لەبەر ئەوەی شوێنێکی گونجاوی گەشتیاری و ئاوێکی شیرینی سازگاری هەیە بۆ گەڕان و بۆ سەردانکردن خەڵکی سوودی لێوەردەگرێت. یەکێک لە پرۆژە هەرە گەورەکان پێش ئەو پرۆژەیەکی تر هەبوو هیچ ئاشۆناسەپاڵی دووەم بوو کە ئاوی بۆ نەمرود ڕاکێشاوە بۆ کەلخ و کێسلا پێوتێن نەمرود بەڵام لەو گەورەتر ئەم پرۆژانەی سەنحاریب یەکیان ئەوی نینەوەیە کە ئەمەی کە باس دەکرێت ئەوی تریان کە لە هەولێر کردوێتی ئەویش هەر پرۆژێکی گەورەی سەنحاریب بە ئاوی ڕاکێشاوە بۆ شاری هەولێر کاتی خۆی
جا ئەمە یەکێکە لە هەرە گەورەکان کە سنحاری بکردێتی ماوەیەکی زۆری پێچووە و لە هەندێک دەقیشە باسی کردووە لە هەندێک پارچەیە ئەڵێ تەنها 7 کەس ئیشانتیا کردووە بەڵام بەشەکانی تری خەڵکی زۆری ئیشانتیا کردو بە تایبەتی کۆیلیان زۆر بەکارهێنا بۆ ئەو کارانە کاتی خۆی و یەکێکیش لە هەندێک لە توێژەران ڕایان وایە کە ئەڵێ ئاشووریەکان لە هەندەسەی معماریە شارەزا بوون لە بیناکردن بە خشتی سوور و خشتی کاڵ و ئەوانە لە بینا بە بەردا شارەزا نەبوون و ئەم جۆرە کەناڵانە لە وڵاتی ئورارتووە زۆر باو بوون یا احتیمال زۆرە وەستای ئورارتیان بەکارهێنابێ بۆ ئەم جۆرە بینایە و ئەم جۆرە کەناڵانە کە کردویانە مەسافەکەشی زۆرە لە چیای هینەوە کە دەست پێکا لە شوێنەکەی هەتا گاتە نینەوە مەسافەکی زۆرێک بۆیە پرۆژێکی گەورەیە و بەردەکانیان وا ساف کردووە بۆی کەمترین ئاو بدزێ بڕات بۆ نینەکە بە خەسار بچێت. خەنەس مۆنومنتێکە پاشای ئاشووری سەناخەرب یا سەنحاریب بە شێوەکەی تری دروستی کردووە بۆ چۆنەڵی بۆنەی تاوابوونی پرۆژەیەکی گەورەی ئاودێریەوە ئاوی ڕاکێشاوە لە ئەو ڕووبارەوە بۆ بەرەو شاری نینەوە ئەو کاتە پێش سەنحاریب شاری نینەوە وەکو پایتەخت نەمابوو باوکی ئەو چوو پایتەختێکی نوێ دروست کرده بوو پێوتە دوورشەڕووکین ئێستا پێوترە خورسابات کە کوژرا باوکی سەناخەریب گەڕێتەوە بۆ نینەوە ئەی کاتەوە پایتەخت نینەوە ئەوێت چۆڵەکە نینەوە کاتەوە پایتەخت کۆشکی تازی تیا بنیادەنێ و ئاودانیا کاتەوەوانە یەکێکیش لە پرۆژەکانی ئاو ڕاکێشێ ئاوێکی زۆر کە بە یەک کەناڵ ڕاکێشێ کە پێسە پێوترێ پرۆژەی جەروان یا ئەکوادەکتی جەروان ڕاکێشە بەرەو نینەوە بۆ ئاودانی باخ و باخچە شاهانەکانی کۆشکی نینەوە کۆشکی شاهانە. خەرەندەکە بە درێژایی 500 متر لە هەر بەشێکدا تاقێکی بچکۆلانە هەیە و نەخشێکی تیا داشراوە کە مجەسەمەیەکە و پاشانیش بە تەسەسول هەتا نەخشە گەورەکە کە دەبینی لە پشتەوە نەخشی دوو پادشایە وەکو یادگاریەک لێرە کە هاوینە هەوارێکی ئەوان بوو یاخود پرۆژەیەکی ئاویش کە لێرە هەبووە لە بەرەوەی سەرچاوەیەکی ئاوی شیرین هەیە دواتر ئەم ئاوا لە ڕێی پرۆژەی ئاوی سەنحاریبی پێ دەڵێن لێرەوە ئاو دەگوازێتەوە بۆ شاری مووسڵ کە و کات ئاشووریەکان لە شاری مووسڵا دەسەڵاتێکی باشیان هەبووە. نەحتەکەی خەنەس یاخود پێشەن باڤیان چونکە خەنەس دەیەکە و باژیانیش دەیەکی تێت لە تەنیشتیەوە بە بەردوو ناوەکەوە ناو نراوە ناسراوە. نەحتەکەی ئەوێ کە لە سەرەتی مەشهەدە ڕئیسیەکە بریتێ لە سەنحاریب خۆی لەگەڵ خواوەند ئاشوور کە خواوەندی گەورەی ئاشووریەکانە وە هاوسەری ئاشوور کە پێوتە مولیسو خواوەندێکی مینەیە مولیسووە و لەسەر لایەکانی تریشی گای باڵدار و هەندێک فیگەری ترن وێنەی ترن کە کراون بەداخەوە هەندێکی ڕووخاوە پارچێکی گەوری لێ بۆ تۆ کەوتنە و ڕووباری گۆمەلەوە و دواتر لە دوای کۆتایی هاتنی دەوڵەتی ئاشووری ئیمپراتۆری ئاشووری لە 1612 دوای ئەوە هەندێکی کەسی تر دەستکاریان کردووە نەحتی تریان نەحتەکان تیا گۆڕیوە وەکو ئەسب سوارێکی تایە و ئەمانەت گۆڕانکاریان تیا کردووە لە سەدەی یەکەمی زاینیشە هەندێک کون کراوەتە هینەکە ئەکیت کە سەیری وێنەکانێکی دیارە ئەو کونانە کاتی خۆی ئاوت ئەمە دیارە خەڵوەتگای هەندێک لە ڕاهب و پیاوە ئاینەکانە هەندێک لە کۆڵەری تر کە سەیری کردووە ئەڵێ خەڵوەتگا ناچێ بەڵکو لە شوێنی ناشتنی مردووە چێ ئێسقاند کەوەی پێن ئوستودان زۆر مەشهورە لە ئاینەکانی پێش ئیسلام و سەردەمی میترایی و زەردەشتی ئەوانەیە کە ئێسقانیان تیا ئەخستە چاڵێکەوە پیانە ئوستودان ئەڵەن دیارە ئوستودان ئەوانە نەک خەڵەتگا بینیتانە کە تووشی داڕوخان و داشۆرانێکی زۆر بووە و شوێنەکەش هەچەنگە شوێنێکی گرنگە و ناسراوە چکە لە ناوەڕاستی سەدەی 19ەوە ناسرا و خەڵک هاتوبووی تەماشایان کردو لەستەی نووسراوە لایارد و باخمان و
بۆی مردواتر و لۆید و ئەمانە هەمویان لەسەر نووسی وەشتیان سە بڵاو کردوێتەوە بەر شوێنێکی وارێکی گرنگە و ناسراوە وە کتێبێکی زۆر گەورەش دەرچووە لەسەر ئەم پرۆژە ئاوێنەی ئاشووریەکان کتێبێکی 500 لاپەڕەیە تقریبان بە ئەڵمانی دەرچووە باگ درستی نووسیوێتی بەداخەوە ئیهمال کراوە و بەرەو خراپێڕوە هەموو شوێنەوارەکانی ئێستا پرۆسەی خراپبوونیان زۆر خێراتر بووە بەهۆی پیسبوونی هەواوە و بەهۆی ترشبوونی بارانەوە ئێستا دموکسیدی کاربۆنێکی زۆر لە هەوای هەیە دووکەڵێکی زۆر لە هەوای هەیە کە بارانێتە خوارەوە لەگەڵ خۆیان ئاوەکە بارانەکە ئەو ترشی هێنێتە خوارەوە ئەیە لە مۆنومنتەکان زیاتر و خێراتر هەم ناشرینەکە هەم دایشۆرێ ئەمجا پرۆژەی خنەت خراوەتە پرۆژەیەکەوە پرۆژەی پێڵم چاودێری مۆنومنتەکانی جیهان لە 2013 خراوەتە ئەو پرۆژەیەوە و ئەیانەبی پارێزن حتا زانکۆی ئودینە ئێستا سکانێکی فریدی بۆ کردووە هەموو تەفاسیلەکان هەڵگرتوێتەوە کار بۆ ئەوەکەن ئەیانەبی پارێزن و داواشەکەن کە ڕێگای بۆ بکرێت و هەرسی هەبێت و بپارێزرێ و بکرێتە شوێنێکی توریستی هەم ناوچەکە ئەبوژێتەوە و هەم مۆنومنتەکەش زیاترە پارێزرێت. خەرەندەکەی پشتەوەی من دەیان تابلۆ و ئەشکەوتی تاشراوی مرۆڤانی دەورانی زوو بۆ ئەمەیان بەجێ هێشتووە ئازانم لە شوێنەواری خەنەس منیش ئێوە بەجێ دێڵم هەر شاد بن.